این تۆ تەماشارەکەی هەموو ئەو ململانەی لە شەستەکانی سەدەی ڕابردووە لە مابینی یەکێتی و پارتیدا پێکاتووە یەک دانەشی پەیوەندی بە پرسێکی خەڵکی کوردستان و کێشەیەکی سیاسی خەڵکی کوردستانەوە نەبووە، بەڵکە هەموو پەیوەندی بەوە بووە، پەیوەندی بەو کێشانەوە بووە کە خۆیانی پێقەڵاوکەن و بەرژەوەندی حیزبی خۆیان و بنەماڵەیی خۆیانی تیا بەرنە پێشەوە. بۆیە ناچارن ئەو کێشمە بۆ پاراستنی بەرژەوەندە بنەماڵەیەکانی خۆیان و بۆ پاراستنی بەرژەوەندی حیزبۆکراتی خۆیان و بۆ پاراستنی ئەو قەڵەم ڕەوی دەسەڵاتی کە ئێستا هەیەە بەپارێزن، ناچارن لەسەر هەر کامێک لەو مەسەلانە کە پێشەوە کێشمێک بکەن. بێەوەی ئەو کێشمە هیچ پەیوەندیەکی دیاریکراوی بە پرسێکی دیاریکراوی خەڵکی کوردستانەوە هەبێ. بەڵام یەک شتەیە بە دلیلی ئەوەی کە یەکێتی و پارتی وەکو دوو حزب معاملە دەکەن و هیچ زامەزراوەیەکی یاساییان نییە، هیچ زامەزراوەیەکی پێناسەکراویان نییە، خودی ململانەکانی یەکێتی و پارتی ململانەیەکە کە کاریگەری لەسەر خەڵک دادنێت. یعنی بۆ نمونە مەسەلەی موچەیە، ئەوان کێشمێکیان لەسەر مەسەلەی موچە هەیە، بەڵام موچە پەیوەندی بە قوتی خەڵکی کوردستانەوە هەیە، پەیوەندی ئەوان بە وڵاتانی ناوچەکەەوە هەرچۆنێک بە کاریگەری لەسەر خەڵکی کوردستان هەیە.